سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش لە ئاشار پرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین سەردێڕەکان. خۆپشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە و سوپای ئێرانیش هەڕەشە لە خۆپشاندەران دەکات. لیوایەکی وەزارەتی پێشمەرگە ماوەی 10 مانگە موچەیان وەرنەگرتووە. تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا لە سلێمانی نزیکەی 700 منداڵ ڕەوانەی نەخۆشخانە کراون. لیوایەکی سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 10 مانگە موچەیان وەرنەگرتووە. نوێنەری زیاتر لە 3700 پێشمەرگە کە ماوەی 10 مانگە دامەزراون لە بەردەم وەزارەتی پێشمەرگە گرتبوونەوە و داوایان کرد موچەکانیان بۆ خەرج بکرێت. ئەو پێشمەرگە ئاماژەیان بۆ ئەوەش کرد ماوەی 10 مانگە دامەزراون، بەڵام لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق دەستیان پێدەکرێت و تاوەکو ئێستا هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. باسییان لەوەش کرد وەزارەتی پێشمەرگە دایمەزراندون و دوای مەشقکردن بڕیار بووە بخرێنە سەر وەزارەتی بەرگری عێراق، بەڵام تاوەکو ئێستا لە نێوان هەردوو وەزارەت ماون و هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند حیزبەکەی پابەندە با کاندیدی خۆی بۆ پۆستی سەرۆک کۆمار و تاوەکو پێنجشەممەش پرسی پێکێنانی حکوومەت یەکلایی دەکرێتەوە. هەرێم کەمال ئاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لەبارەی دیاریکردنی کاندیدی کورد بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە. لە ڕابردوو گفتوگۆ هەبوو و دانوستاندن و پێشنیاز و دەستپێشخەری زۆر کراوە، بەڵام هەر یەک لە یەکێتی و پارتی کاندیدی خۆیان هەیە. باسی لەوەش کردووە ئەم هەفتەیە دواوادەی گفتوگۆکانە و پرسی پێکێنانی حکوومەت یەکلایی دەکرێتەوە. هەرێم کەمال ئاغا باسی لەوەش کردووە لە ناو چوارچێوەی هاوپەیمانی تازەی ئیدارەی دەوڵەت کە سوننە و پارتی و یەکێتی و لایەنەکانی شیعەشی تێدایە پرسەکان یەکلا کراوەتەوە و وەرەقەی هاوبەشی پارتی و یەکێتی لەگەڵیان واژوو کراوە. ئەوەی کەماوەتەوە پۆستی سەرۆک کۆمارە. ساڵێک بەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق تێپەڕی و تاوەکو ئێستاش هێز و لایەنە سیاسیەکان لەبارەی پێکێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە ڕێک نەکەوتوو. ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بڕیاریدا لەمە دووە بڕیارەکانی دادگا بە کوردی بنووسرێت. لە بڕیارێکدا کاواژووی سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانی لەسرە بە مەبەستی یەکخستنی زمانی دادگاکان، ئەنجومەنەکە بڕیاری داوە بۆ لەمە دووە لە گشت دادگاکانی هەرێم بڕیارەکان بە کوردی بنووسرێت. ئاماژە بۆ ئەوەش کراوە ئەنجومەنی دادوەری هەرێم لە دوا کۆبوونەوەی خۆیدا بە پشتبەستن بە مادەی 6 لە یاسای ژمارە 23 ساڵی 2007 دەسەڵاتی دادوەری و مادەی 6 یاسای ژمارە 6 ساڵی 2014 زمانە فەرمیەکان لە هەرێم بڕیارەکەی داوە. باز لەوەش کراوە لە ئێستادا سەرقاڵی ئامادەکردنی فەرهەنگێکی یاسایی یەکگرتووی کوردین بۆ یەکخستنی زمان و دەستەواژە یاساییەکان کە بە سەرپەرشتی ئەنجومەنی دادوەری و نوێنەرایەتی هەریەک لە پەرلەمان و وەزارەتی داد و دەستەی دەستپاکی و ئەکادیمیای کوردی بەڕێوە دەچن. ئەوەش لە کاتێکدا تاوەکو ئێستا سەرجەم بڕیار و ڕێکارەکانی ناو دادگاکانی هەرێمی کوردستان بە زمانی عەرەبی نووسراوە. لە ماوەی تەنیا 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 700 منداڵ سەردانی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی تایبەت بە منداڵانیان کردووە. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن، سکچون و ڕشانەوە و پەتای وەرزی لە نێو منداڵان زیادی کردووە. بۆ هۆیشەوە ڕێژەی هێنانی منداڵی نەخۆش بۆ نەخۆشخانەی منداڵان ڕووی لە زیادبوون کردووە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 700 منداڵی نەخۆش هێنراون بۆ بەشی ڕاوێژکاری نەخۆشخانەی منداڵان و
137 منداڵی نەخۆش داخڵ کراون. تەندروستی سلێمانی داواشی لە هاوڵاتیان کردووە پابەندی ڕێنماییە خۆپارێزیەکان بن. خۆپشاندانەکانی ئێران بەردەوامە وەزارەتی ناوخۆ و سەرۆکەرکانی سوپایە وڵاتەش هەڕەشەی تونند لە خۆپشاندەران دەکەن لە زۆربەی شار و شارۆچکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەورە شارەکانی ئێران. خۆپشاندانی هاوڵاتیان بەردەوامە و عەبدوڕەحیم موسەوی سەرۆک ئەرکانی سوپای ئێرانیش ڕایگەیاند خۆپشاندانەکانی وڵاتەکەی دەستی ئەمریکا و ئیسرائیلی لە پشتەوەیە. سەرجەم هێزە چەکدارەکانی ئێرانیش کۆک و یەکریزن بۆ ڕوبەڕووبوونەوەی ناڕەزایەتیەکان. لەلایەکی ترەوە مەجید میر ئەحمەدی فەرماندەی سەربازی و ڕاوێژکاری وەزارەتی ناوخۆی ئێران بە میدیاکانی وتووە چیتر لێبوردن هیچ کەسێک ناگرێتەوە و هەر کەسێکی بەشدار لە خۆپشاندانەکاندا بگیرێت دەست بەسەر دەبێت تا ئەو ڕۆژەی دادگایی دەکرێت. دوای ئەوەی مانگی ڕابردوو پۆلیسی ئادابی ئێران بە پاساوی جێبەجێ نەکردنی ڕێساکانی باڵاپۆشی کچێکی کوردی بە ناوی ژینە ئەمینی دەستگیر کرد، دواتریش بە بێهۆشی گەیەنرایە نەخۆشخانە و دوای 3 ڕۆژ مانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. پۆلیسی ئێران تۆمەتبار کرا بە کوشتنی ئەو کچە و ماوەی زیاتر لە 15 ڕۆژە خۆپشاندان و مانگرتنی سەرتاسەری شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێکی زۆر لە شارەکانی ئێرانی گرتووەتەوە و خۆپشاندەران بە توندی ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان دەبنەوە. بە هۆیشەوە دەیان کەس شەهید بوون و سەدانی تریش بریندار بوون.